مهمترین شت ئەو هەڵبژاردنە کە جیاواز دەبێت هەڵبژاردنەکانی دیکە احتیمادێکی کولی لەسەر کارتی بایۆمەتری دەکا. ئەو ڕەنگە ئەوە یەکەم جارە کە لە کوردستان هەڵبژاردن بکرێ پشت بە کارتی بایۆمەتری بەستری، ینی ئەو بە پەنجەمۆریشەوە ئەو کەسەی کارتەکەی پێنەبی پەنجەمۆری دەرنەچی یان پەنجەمۆریکەی دەرنەچی پەنجەمۆری پێ نەکرێ معنای ناتوانین دەنگ بدا ئیلا لە هەموو مەحەتەیەک مەجال درایتە لە 105 ئەو لە 150 ئەو کەسانن کە لە بە هەر سەبەبێک بی پەنجەیان ناخینتەوە، ینی لە ئەسنای دروستکردنی کارتی بایۆمەتری دەرکەوتێکاوانە پەنجەیان ئەوە نابی، بەسمەی پەنجەیان دەرناچی. باقیەکەی ئەوانەش تەمان ئەو کەسانن کە ئەگەر زوو پێڕابگەن بگەنە بنکەکان یان بگەنە محەتەکان دەتوانن ئەوە پێ بەخۆی مفۆزیە ناوی لەنایە تەخەتی. ئەو حالەتانە حالاتی تەخەتی خۆی لە بەرنامەکەیدا ڕزمی بەرنامە ئەلکترۆنیەکەیدا نەک برای شتێکی بەدەست بکرێ. ئەو لە 150 یعنی بەبێ پەنجەم بەسمە دەرباز دەبن دەتوان دەنگ بدەن، باقیەکەی بڵێم هەموو کەس دەبێت بە بەسمە دەنگ بدا. ئەوش یعنی ئەومان دەزانین دەبتە ڕێگریەکی باش ئەو تەلاعبەی کە زۆرمان دەمان بیست و قسەی لەسەر دەکراوە، یعنی ئەوەی هەش بوو ئەوەی هەبوو خۆی زۆر بوو مەبالەغی زیادیش دەکرانی وا پیشان دەدرا کە ڕەنگە من دەنگم لەوانەیە دەنگم باش نەبی بە تۆزێک دەنگم بەرزکەم بە ئیجازەتان. باش باش ڕەنگە یعنی ئەوە ببیتە ڕێگر لۆ ئەو مخالەفات و ئەو ناڕێکیانی کە لە هەڵبژاردنەکانی پێشوو هەستمان پێ دەکرد ئەو جارە ڕەنگە لەوانەیە دووبارە نەبیتەوە. ئەوش خۆی لە خۆیدا دەبیتە سەبەبی ئەوەی کە تا حەدێکی زۆر هەڵبژاردنەکە جێی متمانە و جێی ئاعترافی زۆربەی لایەنەکان دەبی واتەوەقوع دەکرێت و هەروەها جێی ئاعترافی ڕەنگە چاودێرانی نێودەوڵەتی و هەموو کەسانە دەبی کە متابعی عملیەکە دەکەن، ئەوانەی کە خۆیان بە دۆستی کورددا دەنێن بە تایبەتی یان بە دۆستی هەرێمی کوردستاندا دەنێن. ئەو بابەتە جگە لەوەش نقطەیەش کەشێ گرنگە ئەویش وامان هەستی پێ دەکەین هەمومان کە ئەو هەڵبژاردنە زیاتر هەڵبژاردنەکانی پێشوو لەلایەن UN و لەلایەن بڵێن ڕێکخراوەکانی چاودێری نێودەوڵەتی وەکو ئیتحادی ئەوروپی و ئەوانە جێی بایەخە ڕەنگە چاودێریی چڕی بخرێتە سەر. جگە لەوەش هەموو لایەنە سیاسەکان لەوانەیە زیاتر لە جاران خۆیان حازرکردنی بۆی متابعەیەکی باشی عملیەکە بکەن. ئەوانە هەمووی وامان لێ دەکا کە گەشتبین بین بۆی کە ینی هەڵبژاردنەکی باشتر لە جاران و بێگرتر لە پێشمانە. ڕەنگە لە ڕێی ئەو هەڵبژاردنەوە کۆمەڵێ ئەو هەموو نالەباری و ئەو هەموو ناڕێکی کە هەیە و هەروەها لە دەستدانی شەرعیەت کە ئێستا هەرێمی کوردستان بەعام لە فترەیەکی خارجی فەراغی شەرعیەتدا دەژی. ئەو فەراغی شەرعیەتە ڕەنگە لە زروفێک لە زروفەکان تاوان ئەو زروفەی ئێستا دیارە لەبار نییە، لە زروفێک زروفەکان دەبێتە ڕێخۆشکەر لەوەی کە مەرکەز بتوانێت گەورەترین ینی چی بە پێویستی بزانی چی بە باشی بزانی لە بەرژەوەندیدا بێ بیکات بۆ بچووکردنەوەی هەرێم یان بۆ کۆتایی پێهێنانی هەرێم بە هەر شێوێک لە شێوەکان بێت. ئەو هەڵبژاردنە دەبێتە سەبەبێک لەوەی کە ئێمە دەرباز دەبین لەو خەتەرە ئەو مەترسیەمان لە کۆڵ دەبێتەوە. نقطەیەکی کە هەیە لەم هەڵبژاردنە ڕەنگە ئەویش دڵخۆشکردبی ئەویش ئالێتی دەنگدان ئالێتی دەنگدانیش دیارە
هیچیان شێوە ئەلکترۆنیەکەیە ئەوەی دیکەیان ژمارنی دەستیە یعنی پێشتر وا تەسەوڕ دەکرێت بە تەنها و تەنها احتیمال لەسەر ژماردنی یان ئەلکترۆنی دەکرێت ئەوە یعنی ئەوە نەما و خەتەرە و مەترسیە ئێستا هەردووچیانە ژماردنی ئەلکترۆنی و لە عینی کاتدا ئەو جیهازانەی کە دەنجیان پێدرایە کۆ دەکرێنەوە دەبرێنە مەرکەزی محافظە مەرکەزی عەد و فەرز لە محافظە لەوێ بە عەد و فەرزی یەدەویش دەکرێت و لەگەڵ تەواوبوونی عملی دەنگدانەکە کە بڕیارە لە هەفتی سبەینەوە دەست پێ بکات تا 6 ئێوارە لەگەڵ تەواوبوونی عملیەکە نەتیجەکان ئەنجامەکان حازر دەبن ئەوەی ئەلکترۆنیەکە هەموو ئەو چاودێرانی کە لەوێنە نوێنەری حیزبەکان نسخەی خۆیان دەدرێتێ یعنی ڕەنگە هەر ئەوە پێی دەگوتری وەکو بڵێن ئەنجامی نەتایجی ئەولی ئەو نەتایجە ئەولی لەوانەیە لە خلالی ساعاتێک یان کەمتر لە ساعاتێک بگاتە دەست بگاتە ڕاگەیاندنەکان ئەوش دیارە ئەوش بابەتێکی باشە لەم هەڵبژاردنەکە جیا لە هەڵبژاردنەکانی دی ئەوەی کە زیاتر پێویستە باسی بکەم من بە باشی دەزانم باسی بکەم لێرە یعنی ڕادەی حازری ئامادەی ئەحزابی سیاسی لە هەرێم بۆ تەعاملکردن لەگەڵ ئەو حەدەسە گەورەیە و ئایا تا چ حەدێک وایە بەقەد کۆمیسیۆن ئەحزابی سیاسی لە هەرێم خۆیان ئامادەکردیە کە چۆن بۆ هەڵبژاردنە بە شێوەیەک ساز و ئامادە بن یا ئەو هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی گرنگ دادەنرێتەوە لە بۆ مستەقبەلی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتووی ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو پێوتن کۆمیسیۆنی هەڵبژاردن لە 2003ەوە هەندێک لە ڕێنمایی و پەیڕەوەکانی ئامادە بوو لەگەڵ دانانی وادەی هەڵبژاردن یەکسەر ئیعلانی ئەو هەر یەکسەر لە هەمان ڕۆژ ئیعلانی ئەو پەیڕە و ئەو ڕێنمایانی کرد کەواتە ئەحزابی سیاسی تا چ حەدێک ئامادەن ئەوەی من بزانم ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان ڕەنگە تا ئێستا زۆریان بەرنامەیەکی تۆکمە و تێر و تەسەلیان حازر نەکردوی بۆ ئەوی بتوانن لە بەر ڕۆشنایی ئەو بەرنامەیە بانگەشەی هەڵبژاردن بەڕێزان بەرنامەی هەڵبژاردن ڕەنگە جگەلەوەی کە بەرنامەیەکە بۆ هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردنی حیزبی پێدەکرێت لە هەمان کاتدا ئەو بەرنامەیە ڕەنگە وەسیلەیەک بێ بۆ بڵاوکردنەوەی وەشاری سیاسی و وەشاری کۆمەڵایەتی لای کۆمەڵانی خەڵک لای خەڵکی کوردستان بەگشتی لەبەرەوە حیزبی سیاسی پێویستی بەوەیە معلومەیەک نییە من لە خۆمەوە بیرێم و ڕەنگە زۆریشتانەوە بزانم پێویستی بەوەیە چەند مانجێک یانەگە بکرێت ساڵێکیش پێشی مەوعیدی هەڵبژاردنەکە بە پشتبەستن بە توانای کۆمەڵێک کەسانی ئەکادیمی بە تایبەتی کەسانی شارەزا لە بواری جیاجیا ئابووری کۆمەڵایەتی کاکە سیاسیش و هەموو بوارەکانی دیکە هەر یەکە و بە پێی شارەزایی خۆی ئەتیمادی لەسەر بکرێت بۆ داڕشتنی بەرنمەیەک جا لەوەش خوێندنەوەیەکی واقعیانەی هەبێ حیزبی سیاسی بۆ هەموو ئەو دەردسەری و ئەو کێشانەی کە خەڵکی کوردستان هەیەە و ڕێگە چارەیەکی یان با بڵێم نەخشە ڕێگایەکی دروستیشی هەبی دۆ چارەسەرکردنی هەرێک لەوانە بۆ نمونە مەسەلەن من بەڕاستی نمونەیەک دەهێنمەوە ڕەنگە ئەوە یەکێک لە ملاحەزاتی هەموو خەڵکی بۆ عملی هەڵبژاردن و بۆ ئیشکردنی پەرلەمانی کوردستان مۆزوعی امتیازات و مونچەی ئەندام پەرلەمان بە
ئەو حیزبە سیاسی کە زۆر مەبەستیتی کە گۆڕانکاری جەوهەری بکە بە گرنگترین یان یەکێک لە مەرجەکانی ئەوە بێ یان یەکێک لە ئامانجەکانی ئەوە بێ کە هەرکە سەرکەوتنی بەدەستێنا یەکەم ئیشی بیکە بڕیار دەدا کە امتیازاتی ئەندامی پەرلەمان کەم کاتەوە یان بیکاتە دەرماڵەیەکی کاتی لە ماوەی ئەندامەتی پەرلەمان بۆ ئەگەر ئەندام پەرلەمان پێویستی بە حیمایە ئەو بێ چەند حیمایەتی هەبێ و خانەنشینی بۆ ئەندامی پەرلەمان نەهێڵێ من ئەو قسەیە دەکەم ڕەنگە زۆر هەندێک کەسە بێ جێ لە قسەی بلوان هەندێک کەس پێی ناخۆش بێ پێی وا بێ یان شتێکی مستەحیل پێم وابێ ئەوە هەر لەوانەیە لە خۆی ئاسانتر نەبی واگەر حزبی سیاسی ئەوەی کردە بەرنامەی سیاسی خۆی بووە پابەندیش بوو پێوەی ڕەنگە ئەوە بێتە یەک لە وەسیلەی ئەو حیزبە سیاسی بتوانی هەم خەڵکێکی بەتواناتر و خەڵکێکی حەریستر لەسەر مستەقبەلی هەرێمی کوردستان و لەسەر بڵێن پێشکەوتنی هەرێمی کوردستان ڕەنگە بتوانێت خەڵکێکی وا بکاتە پاڵێوراوی خۆی و لەسەر ئەو ئەساسش ئەو خەڵکە بتوانن دەنجی باش بۆ حیزبەکە پیاکەن بۆ کەبوونە ئەندام پەرلەمانیش کە خەڵکێک بن بەتوانە بن حتمما دەتوانن ببنە توانادارکردنی پەرلەمان و ببنەوەی ئەوەی کە پەرلەمانێک بێتەکایە کە حکوومەت حسابی بۆ بکە و هەموو ئەو ئیجراتانی حکوومەت دەیکا بیخاتە ژێر چاودێری و متابعەیەکی وردی ڕۆژانەی ئیش و کارەکانی حکوومەت بکە دیارە ئەوەش بە هەموو کەسێک ناکرێت دیسان لەو ئەوەش مەسەلەن مەرجی شەهادە و مەرجی ئەوەی تێدانی هەڵبژە بەس مەرجی ئەوەیە ئەندام پەرلەمان خوێندەواری هەبێ و بتوانێت بنووسی بخوێنیتەوە ئەوە لەوانەیە ئەگەر حیزبەکان بە دووی خەڵکی بەتوانە نەگەڕێن بە خەڵکی مەسەلەن مختص لە بوارێک لە بوارەکە ڕەنگە هەروەکو جاران لەسەر ئەساسی ئەوەی مەسەلەن بڵێن ئۆرگانەکانی خوارەوەی حیزب کەسانێک دەستشان دەکەن ئەو لەسەرەوە ئەساسە حیزب ناچار دەبێ ئەو کەسانە بکاتە کاندیدی خۆی ڕەنگە ئەو کەسانش یان ئۆرگانەکان دقیق نەبن لەوەی کە کەسانێک هەڵبژێرن کە بتوانن پەرلەمانێکی کارا و بتوانە دروست بکەن ئەو مۆزوعە زۆر هەردێک قسەی لەسەر بکرێت بەس لێرەدا ئەوەندە بەسە بەڵام ئەوەی کە بێزگە لەوە پێویستە بگوترێن لەسەر دەوری حیزب لە حیزب چی بکە بەڕاستی ئەوە یەک لە شتەکان کە ئەم ملاحەزەم کردێ مەسەن لەو ماوەی ئەو مزاهراتانی کە لە سلێمانی ڕوویدا کە بە هەڵپەڕین و دەستخۆشی و لە محکەمەی ئیتیحادی پێم وایە ئەگەر حیزبەکانی هەرێمی کوردستان بەتە ئەگەر حزوریان هەبوایە و ینی بیان کرد بە یاخەمی خۆیان نەدەبوو مزاهرە بۆ شێوێ بێ نەدەبوو هوتافی لەو شێوێ بدرێ و نەدەبوو شعاراتی لەو شێوێ هەڵبژێرێ ڕاستە ئێمە پێمان وایە مەسەلەن خەڵکێکی زۆر بڵێن ناحەقی بەرامبەر کراوە یان بێبەش بووە لە مستحقاتی خۆی بێبەش بووە لە موچە و ئەو قرارەی محکەمەی ئیتیحادی هەرچەندە قرارەکان ماوەیەکی زۆری دەوێت هەتا جێبەجێ دەکرێەوە بەجێرەی ئەو قرارانە لەوانەیە معاشی مانجی دوو بدرێ بەس معاشی موچەی مانجی سێ لەوانەیە کاتێکی زۆری بێ هەتا حازر دەکرێت هەر بەجێرەی قرارەکە خۆی و بەجێرەی تەعاملی وەزارەتی مالیە لەگەڵ قرارەکە لەبەر ئەو هەڵایە ئەو مزالە زیاتی ئەوە بە شێوەیەک بەیەکان ئەمە حکوومەتی هەرێم حەزمان دەکرد خۆت ئەو مشکلانە چارەسەر کرد بەیان نەگاتە ئەو حەدی کە محکەمەی ئیتیحادی دیکە ڕەنگە ئەوها باشتر بە ئەوە دەبوایە حیزبەکان دەوری خۆیان بدیت بە لەوەی ئەوە کە نایاندیت لێرە ئەوە لەسەریان حساب دەکرێت کە ئەنەما وەکو بڵێ
بغياب حساب ذكري غياب لمسألة حساس وقبلك حزب آمادەیی تێدا نییە و هیچ دەوری تێدا نییە لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەمن ئێستا مەسەن پێم وایە بۆ هەڵبژاردنەش ئەو ئامادەکاریە دقیقە لەلایەن حیزبەوە ڕەنگە نەبێ کە نقاط لەسەر حڕوودا بندرێت و هەموو شتێک حەق خۆی بدرێت و یان مراقبەی چاچی عملیەکە بکەن کە عملیەکە هیچ خەلەلی تێ نەکەوێت نقطەیەکی دیکە زۆر حساس هەیە کە حیزب بیکە کە ببێتە شتێکی مەسەلەن وەکو حیزبێک ببێتە قدووەکە ئەوە تەرحکە بیکاتە قاعدە بڵێ من ئەو بەرنامەیەم هەیە دەمەوێت لە خلالی ئەو 4 ساڵێک کە بڵێم ئەگەر سەرکەوتن بەدەست بینم ئەو بەرنامەیە جێبەجێ بکەم و بەڵێنیش دەدەم هەر 3 مانگ جارێک مەسەلەن 100 ڕۆژ جارێک 3 مانگ جارێک ڕوبەڕووی کۆمەڵانێکی خەڵک بوومەوە کە بزانم تا چ حەدێک ئەو بەرنامانە جێبەجێ کراون یان جێبەجێ نەکراون چونکە بەڕاستی یعنی ئەمە حتا ئێستا حیزبە سیاسیەکان ئەنواعی قسەی خۆش و عودی خۆشەوە دەدەن بەبێ ئەوەی سەقفێکی زەمەنی هەبێت بۆ تەحقیقکردنی ئەو قسە خۆش و ئەو وعد و عودە خۆشانە ئەو خەون و شتێک کە بۆ خەڵکی دروست دەکەن یعنی بۆی ئەوە بیتە قاعدەیەک ڕەنگە بۆ داهاتوش کە لە کاتی هەڵبژاردن کاتێک لە هەنیش سیاسی لە کۆمەڵێک بەرنامە تەرح دەکا مەسئولیەتی ئەوەی لەسەربی یعنی تەرحی نەکە ئەگەر نەزانی پێی جێبەجێ دەکرێت مەسئولیەتی ئەوەی لەسەربی کە متابعە دەکرێت کاتێک کە نەیتوانی لە ئاستی پێویست بێ بۆ جێبەجێکردنی بەرنامەکەی معناوی ئەو حیزبە یعنی دەبێتە شکستێکی گەورە بۆ حیزبەکە یعنی لەبەرەوە بەڕاستی بەرنامەدانان و وعددان بە جێبەجێکردنی یان بە چارەسەرکردنی نەهامەتی و کێشەکانی خەڵکی هەر بە قسە زۆر ئاسانە بەڵام بە کردەوە پێویستی بەوەیە کاتێک کە دەڵێ مەسەلەن ئەگەر حیزبێک گوتی من بەڵێنی ئەوە دەدەم کە هاتم دەسەڵات ئەگەر دەسەڵاتم گرتە دەست بۆ نمونە وا بکەم کە دەبێ فەرمانبەران چۆخۆران ماگانە موچەی خۆیان وەرگرن دەبێ لێرە نابێت دۆستێت دەبێت تەفاسیلی شەهبی بە شێوە خوتواتی ئەو حیزبە هەنگاوەکانی چییە بۆ جێبەجێکردنی ئەو مەطلبە ینی بە چاوڕوونیەکی هەیە کە دەتوانێت ئەو بکە یان هەروە قسەیەکە هەلو هەوا دیکە یا مەسەلەن حیزبێک لە گوتی من وا دەکەم نرخی سوتەمەنی بەنزین لە هەرێمی کوردستان وەکو بەغدا و جنوبی لێبێ تاوانەوە بەڵێنێکی گەورەیە پێویستی بۆیە دەبێت بیسەلمێنی بە چ شێوەیەک دەتوانێت ئەوە بکە و هەنگاوەکانی چنین وە لەسەر چه ئەساسێک وە متمانەی بەخۆی هەیە کە ئەو بەڵێ نەدەدا لەوە ڕاستی ئەوە ئەو عرف و عادەتەی کە حتا ئێستا هەیە لە حیاتی سیاسی لێرە پێویستی بۆیە مەسەلەن ئێمە گەیشتینە ساڵی 2024 یعنی زۆر شت ئێستا گۆڕایە و حتا بۆ نمونە مەسەلەن جاران مەسەلەی هەڵمەتی یان ئەوەی هەڵبژاردن ڕیکلام بۆ هەڵبژاردن هەڵمەتی هەڵبژاردن یعنی ڕەنگە زەحمەتێکی زۆری تێدا بوو بەڵام ئێستا لە خۆی ئاسانتر نییە دیارە لە ڕێی ئەو هەموو وەسایلی تەکنۆلۆجیایی کە ئێستا هەیە ڕەنگە زۆر ئاسامی و ینی بەکارهێنانی ئەو وەسایلانش بۆ هەموو کەسێک دارە متاحە و زۆر شتی دیکە کە گۆڕانکاری زۆر جەوهەری بووە بەس ئێمە ئەگەر بێت و ژیانی سیاسیمان و عملی سیاسی لە هەرێمی کوردستان لەسەر هەمان نەمەتی پێشوو بڕوا بەبێ ئەوەی کە چاوی لەوە بێ کە بە جێرەی گۆڕانکاریەکان شت بگۆڕی ماناوێ ئەمە هەر بە پاش دەکەوین هیچ شتی تازە پێشکەش ناکەین نقطەیەکی دیکە کە حەزم کرد باسی بکەم خۆکاردیتکردن ئەوە بڵێ ئەوە ئەگەر بە پێویستی زانی باسی دەکەم
دیارە قایمە منفەریدیش ئەوی منفەریدیش مەسەن کەسێک دەتوانی خۆی کاندید کە ئەوە بەتەنها خۆی کاندید دەکە طبعا إلا لەو حاڵەتە شمولی لە سڵاسیەکە ناکات لەبەرەوە کەسە ئەگەر پیاوی ئەگەر ژنبی هەر شتێکبی بەتەنها خۆی کاندید دەکە مەبلەغێک پارە ئێستا تهدید نەکرا تا ئێستا دیار نەکرێت چەند دەبێ مەبلەغێک پارە دەدا و کۆمەڵێک شەرتی کۆمیسیۆنیش هەیە کاندیدی فەردی دیار نییە جارێ بەس کاندیدی تەحالوفات و ئانە 5 میلیۆنە حزبی سیاسی وتحالفی یەک شەرتی دیکە هەیە تحالف هاوپەیمانەتی کەس حیزبێک کە چۆن ناوەپەیمانەتێک ناتوانێت ئەو حیزبە لە عینی دایرەی ئینتیخابی نازانم پێویستەکە ژمارەی کورسەکانی محافەزەکان بڵێن بۆ بڵاویتەوە هەمووتان دەیزانن ئەویش بڵاویتەوە پارەکە دیار نییە جاوە یعنی یەک شەرتی ئەوە هەیە تحالفێک ناتوانانی مەسەن حیزبێک لەناو تەحالوفەکە ناتوانانی لە عینی کات کاندیدی هەبی لەناو تەحالوفەکە قائیمەی هەبی یعنی بەشداروی لە قایمەی تەحالوفەکە لە عینی کاتیش قایمەیەکی تایبەت بە حیزبەکەی چونکە چوویتە ناو تەحالوف ئەو یەک لە شرتە ئەوەکانە کە وزارە دیار کرا مەجموعە خەڵک ئەوەی کە پێ دەگوترێت قایمەی فەردی لەو ئینتیخاباتی ئەوە دیار نەکرا کە جاران دەکرا مەسەلەن 3 کەس قایمێکی دروستکەن نازانم لە ئینتیخاباتەکانی پێشەوە لەو ئینتیخاباتی بەس باسی فەردی دەکات لەگەڵ تەحالوفات و لەگەڵ حیزبی سیاسی فەردی تەحالوفات حیزبی سیاسی